جوتیارانی گەرمیان دەستیان بە درێنەی بەرهەمی دانەوەڵە کردووە. دوای درێنە ئێستا سەرقاڵی ئەوەن بە نرخێکی کەم بەرهەمەکانیان لە بازاڕدا ساغکەنەوە. هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ ئەوەی هێشتا دەرگای سایلۆ بۆ وەرگرتنی گەنم نەکراوەتەوە و لەگەڵ ئەوەشدا متمانەیان بە وەزارەتی بازرگانی عێراق نەماوە، هەر بۆیە نایەنەوێ چارەنووسی ڕەنج و ماندووبوونی ئەم ساڵیشیان بچێتە ژێر ڕەحمەتی ئەو وەزارەتەی دوای ساڵانێک پارەی گەنمی فرۆشراویان وەک خێر بداتەوە. ئێمە لە کاتێکا کە مانسوون پێ ئەگەی و خەلە پێ ئەگەیە تێرینی ئەیرە لێرە دامانە حکوومەتەوە 3 ساڵە لامای خۆشتان ئاگاتان لێبێ چوینە سەر حکوومەتی فیدراڵی چوینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان سکاڵامان بۆ هەموو شوێنێ بردووە سکاڵەکانمان ناخوا هیچمان بۆ ناکرێت. ئەم جێگایە لە گەرمیان هاوشێوەی سایلۆیە و ژمارەیەکی زۆر لە کڕیار و خاوەن سەرمایە بڕەگەنمی بەدەستهاتووی ئەم ساڵی جوتیاران وەردەگرن بە نرخێکی زۆر کەمتر لە چاو ئەو نرخەی کە حکوومەت بۆ کڕینی گەنم دەستنیشانی کردووە دواتر ڕەوانەی بازاڕەکانی ناوەڕاست و باشووری عێراقی دەکەن. ڕۆژانە 50 تا 60 فەلاحت سەردانمانەکە و گەنمەکانیان لێ دەکڕین جۆنی گەرمیش لە دەرەجەیەک بە 390 بە پارەی نەقەتەی کڕین لە فەلاح هەتاوەکو 320 تایە. بەڕێوەبەری کشت و کاڵی گەرمیان دەڵێت پێشبینی دەکەین ڕۆژیەکی حوزەیران دەرگای سایلۆ بەڕووی وەرگرتنی گەنمی جوتیاراندا بکرێتەوە، هەرچەندە ئەو کاتە درەنگە و ئێمە داوامان کردووە زووتر بکرێتەوە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیان بە حکومیەوەی کە ئێمە بنکەکەمان سەر بە پارێزگای سلێمان لە ڕێگەی پارێزگای سلێمانیەوە داوامان کردووە کە 25 بۆ سایلۆکانمان بۆ بکەنەوە، بەڵام تا ئێستا وەڵامی ئەو نووسراوەمان نەدراوەتەوە، بەڵام بە پێی بڕیارەکان هەموو پێشبینیەکانەوە یەکەیەکی 6 بێ سایلۆکان بکرێتەوە بۆ جوتیاران. بە پێی پێشبینیەکان وا چاوەڕوان دەکرێت لە سنووری ئیدارەی گەرمیان ئەم ساڵ نزیکەی 130,000 تۆن بەرهەمی گەنم هەبێت، بەڵام کێشەکە لەوەدایە حکوومەت بڕیاری داوە لەو ڕێژەیە تەنها 28,000 تۆن وەربگرێت کە ئەمەش ڕێژەیەکی کەمە و جوتیاران دەخاتە سەر و ڕێگایی کە دەبێت گەنمەکانیان لە بازاڕدا هەرزان فرۆش بکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.